باتەوەری دووەم لەگەڵتان بەردەوامین باز لە نەخۆشی پاقلە دەکەین، باز لە زۆربوونی دەکەین لە منداڵان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە هەمان کاتدا پەیوەندی بە وەرزەکان و تێبێگمان من گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەم، وەرزەکاری زیاتر وەردەگرم کە دکتۆر پشدار عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵام شێکی ڕاستەخۆری سلێمانی و لەگەڵمان دەبێت زانیاریمان سەبارەت بەم بابەتە بۆ دەگوازێتەوە، وەرزەکاریمان سەبارەت بەم بابەتە پێ دەدات. دکتۆر بەیانی و باش و سڵاو لەبێ، سوپاس بۆی کە بە تەوەری دووەم لەگەڵ ئێمەدا بەشداری. دەپرسی نەخۆشی پاقلە چیە لەگەڵ هاتنی بەهار و وەرزی بەهاردا چ پەیوەندێکی بە وەرزی بەهارەوە، لە هەمان کاتدا بۆچی منداڵان زۆر تووشی ئەم نەخۆشیە دەبن؟ بەڵە خۆی نەخۆشی پاقلە بریتیە لە نەبوونی یاخود لەو مناڵانە ڕوەدا کە ئەنزیمێک لە دەوروبەری یاخود بەرگی خڕۆکە سوورەکانی خوێنیانە نینە کاوی G6PD پێڵەن گلوکۆز فۆسفێت دیهایدرۆجینێز کاتێک ئەو ئەنزیمیان نامێنێت کاتێک بەریکەوتنیان ئەبێت لەگەڵ کۆمەڵە دەرمان و کۆمەڵە خواردن یاخود هەوکردن ئەو کاتە خڕۆکە سوورەکانیان شیەوێتەوە لەگەڵ شیبوونەوە مادەی زەردووی زیاتر ئەبێت و سیرەکەی گیانیان زەرتە بێت و لە هەمان کاتە میزەکەشیان ڕەنگی تۆخە بێت لە شێوی چایەکی تۆخە بێت. ئەمە نەخۆشیێکی ینی بۆ ماوەیە لەسەر کڕۆمۆسۆمی ئێکسە بێت بە زۆری لە کوڕا دەرەکەوێت لە بەرەوەی کوڕ تەنها یەک ئێکسی هەیە لە کچە لە دوو حاڵەتا دەرەکەوێت گینا زۆربەی کات تەنها لەسەر کوڕا دەرەکەوێت لە کچە لە دوو حاڵەتا ئەویش ئەگەر هەردوو کڕۆمۆسۆمەکانیان بڵین هەڵگر بێت یاخود هەڵگری ئەمە بێ یاخودەوە تاکە یەکێ لە ئەکس کڕۆمۆسۆمەکانیان ناچالاک بێت یاخود حاڵەتێکەیە کە پێوترێت تێرنەر سیندرۆم کە خۆیان هەر یەک ئەکسیان هەیە لەو حاڵەتەیە لە کچا دەرەکەوێت گینا بە زۆری ئەم حاڵەتە نەخۆشی پاقلە لە کوڕا دەرەکەوێت ئەویش بەهۆی بوونی ئەکس کڕۆمۆسۆم یەک ئەکس کڕۆمۆسۆم لە ناو جەستەی کوڕا لە کچانە دوو ئەکسیان هەیە گەر ئەکسێکیان توش بێشتەکەی تریان سەلامەتە بۆیە بە زۆری لە کوڕا دەرەکەوێت. ئەم نەخۆشیە بۆ لە بەهارانە زۆرە بۆ لە وەرزەکانی تراکەمە خۆتان نەزانن لە بەهارانە لە کوردەواریە لەگەڵ دەستپێکردنی گەشتەکانی بەهار و نەورۆزە یاپراغی پاقلە دەست پێکات ئەو کاتە بە زۆری خێزانەکان کاتێک کاچنە دەرەوە خواردنی نیوەڕوان یاخو یەکی لە ژەمەکانیان پاقلەی تیابێ بە تایبەتی یاپراغە بێ خۆ دەزانی کورد زۆر تامەزرۆی خواردنی یاپراغە بە تایەتی یاپراغی گەڵامێ و لەگەڵ پاقلەیە بۆیە کاتی دەکرێت بڵێن پەیوەندی بە خواردنی پاقلەشەوە هەیە دکتۆر کاتژمێر بە دڵنیاییەوە چونکە ئەمە پەیوەندی بەچیەوەیە کۆمەڵە دەرمان ئێستا ئەو نەخۆشانەی کە نەخۆشی پاقلیان هەیە یاخود نەقسی ئەو ئەنزیمیان هەیە خۆی لە طوبیەکە پێوترێت G6PD دیفشنسی واتە پێیناوە یعنی بە زۆری لەناو کوردیا لەناو کووردا یاخود بە زۆری بە نەخۆشی پاقلە بەناو بانگاگینا بە کۆمەڵێک هۆکاری تریش وەکو ئاوی بیر یعنی ئێستا هەندێک ماڵ هەیە مناڵەکانیان ئەسڵەن پاقلەی نەخواردەوە بەڵام سیرەکەین ئاوی بیر بەکارێنن یاخود هەنێ مناڵ هەیە لە ئەنجامی بەکارهێنانی دەرمانێک لەو دەرمانانی کە بێتە خشیبوونەوەی خڕۆکە سوورەکانیان ئەمەیان بەکارێنەوە ئەسڵەن پاقلەیان نەخواردەوە لە هەنێکیانە لە کاتی هەوکردنێک واتە بە هەوکردنێک بە بەکتریا بێ ڤایرۆس بێ سیرەکەی خوێنیان شی ئەبێتەوە یعنی یە ئەخوت هەندێکیان ئەسڵەن ئەو شەربەت توشتانی کە لە دەرەوەیە ئەیخۆنەوە لە ئەنجامی ئەو شەربەتانە لەبەروی تام و بۆن دەرمانێکیان تێکراوە بۆی تام و بۆنیان خۆش بێت سیرێکە بێتە هۆی شیکردنەوەی خڕۆکە سوورەکانیان بۆیە ئەکرێ مەرج نییە بەس بە پاقلە بەڵام خۆ دەزانین لە بەهارانە بەشێکی زۆری خێزانەکان پاقلا خۆن بۆیە ئەو مناڵانەی کە خۆیان ئەم نەخۆشییان هەیە تووشی خوێنشی بوونەوە بن تووشی زەردوویە بن و ڕێگی میزەکانە گۆڕێ عادەتەن ئەمە لە 2 کاتژمێر لە خواردنی ئەو دەرمان بێت چی پاقلە بێت چی ئاو بێت یاخود هەر شتێکی تر بێکە بێتە هۆشی بوونەوەی خڕۆکە سوورەکانیان. بەڵێ مە سەبارەت بە هۆکارەکانی کە تۆ ئاماژە پێ کرد نیشانەکانی چین بۆم لە دایک و باوکی چۆن بزانن کە منداڵەکان تووشی نەخۆشی پاقلە بووە چۆن لەسەر ئەو منداڵەدا دەردەکەوێت؟ خۆی لە دوای خواردنی ئەمانەی کە پێشتر باسم کرد هۆکارەکانی لە 48 کاتژمێر لە دوایەوە سەیرەکەی سپێنەی چاویان وردەوردە زەرد بێت ڕەنگی پێستیان زەرد بێت ڕەنگی میزەکەشانە گۆڕێ یعنی لەگەڵ ئەوەی کە مێزەکان وردەوردە بەرەو تۆخیە چێ زەرد نامێنێ ڕوو نامێنێ بەرەو تۆخیە چێ بەرەو چایەکی تۆختر تا ئەوەی کە تا خوێن شیبوونەوە زیاتر بێت ڕەنگی میزەکەی تۆخترە بێت وە ڕەنگی زەردوویشی ڕەنگی پێستی و سپێنەی چاوی زەرترە بێت بۆیە بە زۆری دایکان و باو یاخود بەهێزتری شەوێ مناڵەکە تاوان لەگەڵ شیبوونەوەی زیاتری خوێنی خۆ دەزانی بەهێزتر دەبێت لاوااسترە بێت تااقەتی چالاکی نامێنێ بۆیە لەگەڵ دەرکەوتنی زەردبوون یاخود زەردووی لە چاو لە سپێنی چای یاخود لە شوێنێکە گۆڕان ڕەنگی میزی بە زووترین کاتێ بە سەردانی پزیشک کات یاخود سەردانی بڵێ نەخۆشخانەکات کە نەخۆشخانەکەی ئێمە سواز بخوا بەردەوام کراوەیە و ئەکرێت لەوێ چارەسەری پێویستی بۆ بکرێت.
بەڵێ دکتۆر بۆم لە ئەو منداڵانی کە تووشی نەخۆشی پاقلە دەبن هەر خواردنێکی تر بخۆن تووشی ڕشانەوە دەبن یاخود ئیشتیهای بەرامبەر بە خواردنیان نامێنێت ئەمانە نیشانی نەخۆشی پاقلەن؟ نەخێر بە هیچ شێک نیشانی نەخۆشی پاقلە نیە تەنها لەو حاڵەتانە بێت کە خوێن شیبوونەوەکەی ئەبێ کاتێک کە خوێنی کەمە بێتەوە تامان ئەو کاتانە ئارزووی خواردنیشی کەمە بێ و بێتاقەتیش دەبێ و لەوانەیە ڕشانەوەشی هەبێت بۆ نمونەشتێکی ئاساییە لەو کاتەیە کە خۆی تووشی نەوبەی خوێن شیبوونەوە بێت کە پاقلەی خواردووە ینا نەخێر لە کاتەکانی ترە زۆربەی کات کەم خوێنیش نابن ئەسڵن بەڵام مەگەر ئەگەر زوو تووشی خوێن شیبوونەوە بن لەوانەیە بەردەوامیش کەم خوێنان لەگەڵا بێگینە زۆربەی کات مەرج نییە ئەسڵن کەم خوێنیش بن هیچ نیشانەیەکیانە بێ وەک مناڵێکی ئاساییتر ژیانەکەن. بەڵێ ئەمەژە بۆ کرد کە ئەمە بۆ ماوەیە منەمێ بزانم بۆم نە ئەگەر بۆ ماوەی بێت هەموو منداڵەکانی ئەو خێزانە هەموو ئەندامەکانی دەکرێت تووشی ئەم نەخۆشیە ببن یاخود بۆچی دەگەڕێتەوە کە منداڵێکیان گەربێت و تووشی ئەم نەخۆشی پاقلەیە بێت. نەخێر مەجنی هەموو مناڵەکانیان توش بێت ئەویش بۆ لەبەرەوەی تۆ زۆربەی کات یەک ئێکسی دایکەکە یاخود ئێکسی باوکەکە هەڵگرە تۆ کەواتە ئەو کاتەی هەر مناڵێک لە ئەنجامی یەکگرتنی ئەو ئێکسی کە هەڵگری ئەم جینی نەقسی ئەنزیمەیە لە یەکگرتنی لەگەڵ ئەکسێکی ترا ڕۆبا تەوان ئەو کاتە ئەکرێ بە تایبەتی کوڕ چونکە پێم وتی لە کوڕە ئەگەر دایکەکە خۆی هەڵگر بێت ئەگەر دایکە هەڵگر بێت ئەو ئەکسی دایکەکەی چونکە ئەکسی دایکە هەردووکیان لەوانەیە نەقسی ئەنزیمەکە نەبێت ئەو ئەکسی لەگەڵ وای باوکەکە یەکەگرێت و مناڵێکی کوڕی لێ دەرەچێت تەوان ئەو کاتە کوڕەکە توشبوو ئەبێت و ئەگەر بۆ نمونە ئەگەر ئەکسێکی باوکو ئەکسی بۆ نمونە باوکە هەڵگر بێت و دایکەکەش هەڵگر بێت بەڵام دایکە نیشانی لە دەرنەکەوێت چون وتمان دایکەکە ئیلا لە چەند حاڵەتێکی کەمانە بێت تەنها بە هەڵگری یەک ئەکس تووشی نیشانەکەی لێ دەرناکەوێت بۆی ئەو کاتاگەر یەکگرتنی ئەم دوانە بێت تەواو لە مناڵەکچەکانی لەوانەیە دەرکەوێت لەو سێ حاڵەتێکە باسم کە ئەگینا بە شێک مەرجنە لە مناڵەکانی تریان واتە ئەکرێ لە خێزانێکا مناڵێکیان توش بێت مناڵەکانی تریان سەلامەت بن. بەڵێ گەربێت و منداڵێک تووشی نەخۆشی پاقلە بێت مەترسیەکانی لەسەر منداڵەکە چی دەبێت زیانەکانی لەسەر منداڵەکە چی جێدەهێڵە لەسەر جەستەی ئەمیش لێکەوتەی کتوپڕمان هەیە لێکەوتی بەردەوامان یەک لێکەوتەی کتوپڕەکە چییە ئەگەر مناڵەکە زوونەی هێنتی و سەردانی پزیشکی پێ نەکەیت و گەر بەشێکی زۆری خڕۆکە سوورەکانی لە دەست بات ئەو کاتە خوێنەکەی زۆر شیە بێتەوە تەنانەت مەترسی بۆ سەر ژیانی مناڵەکەش دروستە بێت چونکە لەوانەیە بڕێکی زۆر تۆ کاتە لەوانێت تووشی شۆک بێت واتە سەدمە ینی خوێن نەمێنێ خۆی ئێمە لە ڕێگەی خوێنەوە هەم ئۆکسجین ئەچێ بۆ شانەکانی لەش هەم لە ڕێگەی خوێنەوە خۆراک و وزە ئەچێ بۆ خانەکانی ئێتۆ گەر خڕۆکە سوورەکانە نەمێنێت و کەواتە چییە بێت کەواتە تۆ نەوزەی پێویست نە ئۆکسجینی پێویست ناتوانانی بێ بۆ شوێنەکانی تر واتە تۆ ئەو کاتە مەترسی تەنانەت گیان لەدەزانیشی هەیەگەر زوفریای نەکەوی وە لێکەوتەکانی درێژخانیش درێژمەوە داگەر تۆ ئەو مناڵە بەردەوام بەریەکەوتنی هەبێ ئەگەر خوێنشی بوونەوەکی کەمی هەبێ واتە بەردەوام لە حاڵەتی کەم خوێنیا بمێنێتەوە لەوانەیە شیای خواردن کاریگەری لەسەر گەشە کاریگەری لەسەر بیرکردنەوە کاریگەری لەسەر هەموو ئەمانە دروست بێت بۆیە لێکەوتە زۆر سناکەی ئەوەیە کە ئەگەر خوانەکە مناڵێک توشبوو بێت و دایک و باوکەی هیمالی تیا بکەن و سەردانی نەخۆشخانەی پێ نەکەن تا و کاتێ ئەگەر بە تایبەتی بڕێکی زۆر پاقلەی خوارد بێت یاخود ئەو دەرمانانی کە خوارد ببێتەوەی شیبوونەوەی خڕۆکە سوورەکانی لەوانەیە ئەو کاتە بەشی زۆری خوێنی شی بێتەوە ئەسڵەن خوێنی وەک نەمێنێت ئەو کاتە مەترسی زۆر گەورە لەسەر ژیانی ئەو مناڵە دروستە بێت. بەڵێ بێگومان دوایی دی لەسەر ئەو مەترسیە گەورەیە چی دەبێت پێویستە لەوێ پزیشکان چی بۆ بکەن بەڵام ئەمێ بزانم تەنها ئەو منداڵانەی کە تووشی نەخۆشی پاقلە دەبن تەنها پێویستە لە خواردنی پاقلە بە دوور بن یاخود دەکرێت بڵێن هەندێک خواردنی دیکە هەیە پێویستە ئەوان نەیخۆن ئەگەر بێت و بۆم نەزانیان دووچاری ئەم نەخۆشیە. نەخێر نەک تەنها پاقلە کۆمەڵک نەخۆشی ئەمە لەگەڵ هەم نەخۆشیە کە بڵێن تەشخیصمان کرد کە ئەم نەخۆشی پاقلەیە وەرەقییان نێنێ عادەتەن ئەم وەرەقەت چییە هەموو خواردن و دەرمانانێتیان نووسراوە کە ئەبێ مناڵەکە خۆی لێ بە دوور بگرێت لە خواردنیان لە بەکارهێنانیان لە هەما کادا توشبوون بە هەلیتیا بادەگەین تۆ بۆ نمونە وتم مناڵ هەیە تەنها ئاوی بیرەخواتەوە سەیرێکی توش بۆ مناڵ هەیە بە بۆنی بانزین خوێنەکەی شیە بێتەوە مناڵ هەیە بە خواردنی شەربەت وانەی کە لە بازاڕایە خوێنەکەی شیە بێتەوە مناڵ هەیە بە بەکارهێنانی پاراسۆڵ خوێنی شیە بێتەوە مناڵ هەیە بە خواردنی دەرمانی دژە مەلاریا کۆمەڵێک دەرمانی زۆرتری شەیە کە ئەمانە هەمویان مەترسی هەیە یعنی تۆ ڤیتامین کە یەکێک لەوانەی کە لە شڕوبی مەڵتی ڤیتامینەکانە هەیە لە زۆربەی ئەوانەی کە بۆ ئیشتیها بەکارهێنن سەیرەکەی مناڵەکەی ئیشتیهای کەمە چێ شڕوبێکی مەڵتی ڤیتامین لەوانە ڤیتامین کە یاخود ئەو شتانی کە تایەتی بەشێکیان بێتەوەی خوێنشی بوونەوەی مناڵەکە و کاریگەری زۆر نەرێن لەسەر دروستکە نەخۆشی پاقلە هەر بە پاقلە بەناوبانگە گینا زۆرێک لە ئەو خواردمانەی تریش ئەبنە هۆی ئەوەی کە
خوێنشی بێتەوەی کە باسم کرد بەڵام بە هیچ شێوەیەک ئەوە نییە لەسەر مناڵی تر ینی مناڵێک کە توشببوونە بێت پاقلەیش کاریگەری نییە ئێمە زۆر جا بیستمانە سیرەکەی خەڵک بیستمانە ئەڵە وڵا پاقلە بۆ کەم خوێنی خراپە نەخێر پاقلە تەنها لەو مناڵانەکە خراپە کە خۆیان نەخۆشی پاقلیان هەیە یاخودەوەی کە جسپیدی پێڵن ئەویان هەیە ئەگینا لە بۆ مناڵێکی تر نەخێر زۆر باش و بۆ تەندروستی زۆر باش و تەنات بە خوێنیش زۆر باشە. بەڵ کاتە بابینە سەر ئەو قۆناغی کە تۆ ئاماژۆ پێ کرد دەکرێت مەترسیدار بێت بۆ سەر منداڵەکە بۆ منە منداڵێک تووشەم حاڵەتە دەبێت ئەهمال دەکرێت لەلایەن باوانیەوە یاخود خۆی منداڵە ناتوانێت سکاڵە لە نەخۆشیەکەی بکات یاخود نیشانەکانی بکات گربێت و ئەهمال بکرێت پەل دەکێشێت بۆ کوێ قۆناغەکان چۆنن لە کاتی خۆیان چارەسەر بکرێت باشترە یاخود کە پەل دەکێشێت زیانی تریشی بۆ سەرجەستەی منداڵەکە دەبێت. خۆی پەلەکە یەکەم جارەوەیە کە هەناسەتونی دەست پێکا لە بڕێ بڕێکی باش ئۆکسسیژین ناچێت بۆ ڕگەی هەناسە و بۆ شانەکانی تری دومیان لە بڕێ بڕێکی باش خوێن ناچێت بۆ گورچیلەکانی کاریگەری لەسەرەوەی بلوانێ گورچیلەکانی بوەستێ و لە هەما کادا بە دوو میکانیزم هەم ئەوەی کە خوێنێکی پێویست ناچێت بۆ گورچیلی و کاریگەریە بێ لە هەما کادا یەکێ لە شتەکانی تر گورچیلە ئەبێ ئەو خوێنە پاکاتەوەی کە شیع ئەبێتەوە هەندێک جار لە ئەنجامی ئەو پاکردنەوە بەشێکی زۆر لە ئەو مادانەی کە دروستە بە لە ئەنجامی شیبوونەوەی خۆڕۆکە سوورەکانەوە لەوان لەنا گورچیلە بنیشێ و تووشی لە کارکەوتنی گورچی لێ بکات لە هۆشی باش نابێنی هەندێک مناڵ هەیە لەبەرەی خوێنێکی باش ناچێت بۆ مێشکی کاریگەری لەسەر هۆشی بێ و لەوانێ بێ هۆشکەوێ بۆی ئەو کاریگەریە خراپانن کە لەوانی لەسەر تەواوی ئەندامەکانی جەستەی هەبێت بەهۆی ئەوەی کە خوێنی پێویست ناچێت واتە تووشی هایپۆڤۆلیمیک یاخود کەم ئۆکسسیژین ینی سەدمەی کەم ئۆکسسیژین ڕۆشن بۆ خانەکانی لەش لەوانێت تووشی بێ بۆ ئەو کاتە کاریگەریەکانی زۆر گەورە بێت بەڵام لە حاڵەتی چارەسەرکردنە بە دوور ئەبێ لە هەموو حاڵەتانە و چارەسەرێکی زۆر ئاسانتریش ڕاستە لەوانەیە ئێمە لە توپ بە تێکردنی خوێن یاخود گواستنەوەی خوێن لە یەکێکەوە بۆ یەکێکی تر بە کردارێکی گەورە دانرێ بەڵام زۆر باشتر یاخود ئاسانترە لەوەی کە مەترسی لەسەر ژیانی دروست بێت. بەڵێ دکتۆر ئەمێ بزانم بۆ منەکە لە پاڵ هۆکارەکان و نیشانەکانەوە کێشی منداڵ پەیوەندی بەم بابەتەوە هەیە بۆ توشبوون بە نەخۆشی پاقلە بۆ هەندێک مناڵ هەیە لە چاو تەمەنی خۆیان لە چاو باڵای خۆیان کێشێکی زۆرتری هەیە ئەمە هیچ پەیوەندی بەم بابەتەوە هەیە؟ نەخێر هیچ پەیوەندێکی بۆ بابەتەوە نیە کێشی مناڵ چ لاواز بە چی گەورە بێ ئەگەر نەقسی ئەو ئەنزیمەی نەبێ نەخێر بە هیچ شێوەیەک پەیوەندی پێوە نیە و هیچ کێشەیەکی بۆ دروست ناکات. بەڵێ وەکو دەزانین ئاشکرایە کە وەرزی بەهار دێت نەورۆز دێت زیاتر هاوڵەتیان ڕوو لە سەیرانگاکان دەکەن لە ئامانکادا پاقلە لەگەڵ خۆیان دەبن دەمێ بزانم ئەم حاڵەتە لە هەرێمی کوردستان زۆرە ڕێژەکەی چۆنە منداڵ هەیە بۆم نەبدرێتە نەخۆشخانەکان باز لەم گرفتە بکەن ئەم حاڵەتە چۆن دەبیندرێت لە هەرێمی کوردستان گەر بێت بەپێی ئامارێک لە بەردەستوایە بێت لەگەڵ هاتنی بەڵێ ئێمە لەگەڵ هاتنی وەرزەکانە بە پێی وەرزەکان خۆمان نەزانین چ نەخۆشیەکان ئەو نەخۆشانە چین کە لەگەڵ ئەو وەرزانەیە زیاد دەکا بۆی ئامادەکاریشی بۆکەین بۆ نمونە ئێمە لەگەڵ هاتنی وەرزی بەهار و گەشت و سەیرانە ئەزانین چەند حاڵەتی زیاکە بۆ نمونە ئەوانەی کە پاقلیان هەیە ئەزانین تووشی سەردویە بن پێویستیان بە خوێن تێکردنە بێ خۆمان ئامادەکاری بۆکەین ئەزانین کۆمەڵک مناڵی زۆر تووشی نەوت خواردنەوە بن نەوت خۆر یعنی ئەوانەی ئەو مناڵانی کە نەوت دەخۆنەوە زۆر زیاکە ئامادەکاری بۆکەین ئێمە ئەزانین کۆمەڵک مناڵ هەستیاری سنگیان هەیە لەوانێت تووشی هەستیاری وانن بە تایبەتی ئەوانەی کە ڕەبۆیان هەیە ئەزانین حاڵەتەکان زیاکە بۆ نمونە ئەزانین کۆمەڵک بەداخەوە ئەڵێم ئەو ماوەش کە حاڵەت بۆ کەناڵەکەی بەرەزشان قسەمان کرد مناڵی نەبەکامە ئەزانین زیاکە لە ئەنجامیەوەی کۆمەڵک ژنی سکپڕی زۆر ئەچن بۆ گەشت و سەیران لەوانەیە لەوێ هەم لە کاتی خۆشی گێڕان ئاهەنگگێڕانە یاخود لە ڕێگاوە خۆ دەزانی قەرەباڵغی و زەحامێکی زۆرە بێ لەوانەیە تاسە و کۆمەڵک شت بۆی ڕخراپی ڕێگاوبانەکانەوە تووشیانە بێ ئەزانی مناڵی نەبەکام زیادەکە بۆ ئێمە لە هەموو حاڵەتانەیە ئەگەر پێشتر هەستمان نەکرد بێت زیادەکە بۆ نەخۆشی پاقلە ئامادەکاری بۆ ناکەین بۆیە بەڵێ ئێمە سەرڕای ئەوەی کە لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە ڕاگەانەکەی بەڕێزیشتانەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بەردەوام و شاریمانداوە بۆ خەڵکە بەڕاستی وریابن لەم حاڵەتانە بەڵام بەداخەوە سەرڕای ئەوەش ئەم حاڵەتانە زیاد دەکە ئێمە هەموو گەشت و سەیرانێک ساڵانی پێشوو سەرنجمانداوە 8 بۆ 9 10 حاڵەت لەو ڕۆژەیە تەنها ئەوەی کە سەردانی نەخۆشخانە ئەکەن بە پێویستیان بە خوێن تێکردنە بێ لە 2 ڕۆژ 3 ڕۆژ دوای گەشت و سەیران ئەو حاڵەتانەمە بۆیە هەموو ساڵی ئاوا بووە یعنی بۆ منە هەموو ساڵی شاوەڕێمان کردووە 6 حاڵەت یاخود 8 حاڵەتی نەوت خواردنەوە لە مناڵانە هەبووە کام حاڵەتانە زیایی کردو بەردەوام ئێمە لە چاوەڕوانیا بووین بۆیە بەڵێ حاڵەت لە ناو کوردە
حاڵەتی نەخۆشی پاقلە حاڵەتێکی زۆرە بەڵام سواز بخوا بەشی زۆریان یەکسەر سەردای نەخۆشخانەکەن دایک و باوکان تا ڕادێک هۆشیاری باشیان هەیە بۆی کە ڕەنگی مناڵەکەیانە گۆڕ ڕەنگی میزەکەیانە گۆڕێ بە زودترین کاتدەهێن بۆ نەخۆشخانە و ئێمەش چارەسەرێکی پێویستیان بۆ کەین بۆی کە هەندێک منداڵ هەیە تەنها بە یەک پێویست ئەسڵان بە خوێنتێکردن ناکات تەنها متابعە وێ لەوانێ بڕی کەم پاقلەی خواردبێ بڕی کەم خوێنشی بوونەوەی هەندێک مناڵ هەیە خۆی حەجمی گەورەیە واتە کە حەجمی گەورە بوو حەجمی خوێنیشی زیاتە بێ ئەگەر بۆنە بڕێک لە خوێنیشی بێتەوە هەستی پێ ناکرێت بۆیە زۆر جادایکان و باوکان ئەڵەن لەگەڵ گەورەبوون ئەو نەخۆشی پەڕاندوە تەبان ئەم نەخۆشیە پەڕاندنی نیەمە دڵحای لەگەڵ ئامێنێ بەڵام لەگەڵ گەورەبوونا کەمتر نیشانێ پێوە دەرەکەوێ واتە کە مناڵەکە گەورە ئەبێت حەجمی خوێنی زۆر گەورە بێت ئەگەر بڕێکی باش لە خوێنیشی بێتەوە ئەو کاتە کەمتر هەستی پێکرێ بۆیە چی ئەبێت یعنی پێوە دیار نابێت بۆیە لەگەڵ هەندێک مناڵی پێویستی بە دوو جار خوێنتێکردنێ بە هەندێک مناڵی پێویست بە سێ جار دەورێک بینە کاریگەری لەسەر ینی خود ژماری خوێنتێکردنەکان یاخود خوێنتێنەکردنەکەوێتە سەر بڕی ئەو پاقلەیە و جۆری پاقلش دەورە بینێ بەڕاستی ئێستا ئێمە نەخۆشمان هەبوو هاتووەڵێ بەردەوام پاقلەی خواردەوە مناڵی منیش کێشە و گرفتی بۆ دروستنەوە بەڵام لە خواردنی جۆرێکی دیاریکراوە سیرەکەی تووشی خوێنشی بوونەوە بۆ بۆیە جۆری پاقلەکەش دەورە بینێت چونکە ئەو مادیکەتیەتی کاریگەری هەیە بۆیە هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر ئەم مناڵە و ئەو خوێنشی بوونەوەکە. بەڵێ دکتۆر زۆر ئاماژەت بە گۆڕانی ڕەنگی میز کرد ئەو لای من بۆ پرسیار نابێت بە سەما تێپەڕێت گەر بێت منداڵێک تووشی ئەم نەخۆشی پاقلەیە بێت گرفتی پیسایی بۆ دروستە بێت؟ نەخێر گرفتی پیسایی کەمتر بۆ دروستەوە بەس زۆری ڕەنگی گۆڕانی ڕەنگی میزەویش لە ئەنجامی ئەو هیمۆگلۆبین و مایۆگلۆبینەی کە لە شیبوونەوەی ئەو خڕۆکە سوورانەوە دروستە بێت لە ڕێگەی میزۆفرا درێتە دەرەوە ڕەنگی میزەکە گۆڕێت. بەڵێ بابینە سەر پاراستن لەم نەخۆشیە بۆ نەدەیک و باوکان لێرەدا چی بکەن بۆیە منداڵەکەیان تووشی نەخۆشی پاقلە نەبێت تەنها وریایی ئەوە بن کە نهێڵە مناڵەکە پاقلە بخوات یاخود پێستە لێرەدا دەیک و باوکان چی بکەن؟ وڵاهی ئێمە هیوادارن یەکەم جار شتێکی نیوبۆرن سکرین تستی پێوترێ بە زۆری مناڵ کە لە سەرتاوە لەدایکە بێ فەحسێکی بۆکرێت کۆمەڵک نەخۆشی دیاریەکە یەکێ لەو نەخۆشانە ئەو نەخۆشی پاقلەیە کە تایەتی ئەمە ساڵان هەمان بوو بەداخەوە ئێستا نەماوە ئەمە ئەکرا بۆ مناڵ و ئەگەر مناڵ 5-6 نەخۆشی بوو تەوان ئەم نەخۆشیانە ئەگەر های بۆیە هەر لە سەرتاوە پێوتراوە بۆی بە دووری بگرێت لەو دەرمان و لەو پاقلە و لەو شتانە بۆی مناڵەکە توش نەبێت بۆیە هیوادارین یەکەم جار حکومت بیر لەو کاتەوە ئەم نیوبۆرن سکرین تێستە بە بەرفراوانی لە تەواوی شار و شارشکانە بە پەرەی پێ بدرێەوە هەموو مناڵەکە لەدایکە بێ و تێستەی بۆ بکرێ بۆی مناڵەکە هەر لە سەرەتای لەدایک بوونەوە پێ بزانێک ئەم نەخۆشی هەیە نیەتی ئەوە یەک دومیان ئەگەر خێزانێک هەستیان کرد کە لەناو خێزانەکەیانە مناڵێک ئەم نەخۆشی هەیە بە هەموو شێوەیەک خۆیان لە خواردنی پاقلە بە دوور بگرن خۆیان لە خواردنەوەی ئاوی بیر بە دوور بگرن خۆیان لە بەکارهێنانی کۆمەڵە دەرمانەیە بە دوور بگرن بۆی کە دڵنیا بن و لەگەڵ ئەوەشە ئەگەر هەستیان کرد دانەیەکیان هەیە لەگەڵ هەموو ڕنگ زەردبوونێک لە سپێنەی چاوی یاخود لە پێسییا یاخود گۆڕانی ڕەنگی میزێکا باشرە بە زووترین کات سەردای نەخۆشخانەکەن بۆی بە زووترین کات چارەسەر وەربگرێ و بە دوور بێ لە ماکی ترسناک لە سەر ئەو مناڵە دەرکەوێ بۆیە ئەکرێ هەم حکومت بەشدار بێ لە دوورخستنەوەی ئەو مەترسیانە هەم دایک و باوکانش هۆشیارێکی تەواویان هەبێ بۆی مناڵەکانیان بە دوور بگرن لە مەترسی ئەو مەترسی یاخۆ ئەو ماکانەی کە لە ئەنجامی نەخۆشی پاقلەوە تووشی مناڵە بێت. بەڵێ هەر لەبارەی بۆ منەوەرزی بەهار و ئەنجامدانی گەشت و سەیران لەلایەن هاوڵاتیانەوە ئەم حاڵەتەش کە بوونی هەیە تا ئێستاش کە منداڵان نەوت دەخۆنەوە بۆ منە نەیزانن نەوت دەخۆنەوە لێرەدا دایک و باوکان پێویستە چی بکەن بۆ منە بەشێک دایک و باوکان شیرئێن بە مناڵەکانیان ئەڵێن حاڵەتەکەی باش دەبێت یاخود هەوڵی ێرشانەی منداڵەکە دەن ئەمانە دروستە بنەمای زانستی هەیە کە ئەم کارە ئەنجامێ یاخود لێرەدا پێویستە چی بکرێت بۆ منداڵەکە؟ بیسەڵەت ئێمە گرنگە چەند حاڵەتێ پێش ڕوودانی نەوت خواردنەوەکە و لە دوای ڕوودانی نەوت خواردنەوەکە چی بکرێت یەکەمیان پێویستە دایکان و باوکان بە هەموو شێوەیەک ئەو خەڵوزەی کە ئیبن باشترە خەڵوزەکە خۆی هەر خەڵوزی ئامادەکراو هەیە لە بازاڕە خۆی نەوتی پێوە بێت ئەسڵان پێویست نەکە نەوتی لەگەڵا برن دومیان ئەگەر ئەمەش دەست نەکەوت ئێستا جێڵی تایبەت هەیە کە وەک نەوت ئاگری پێکرێتەوە جێڵی تایبەتە ئەبرێت ئەتوان ئەم جێڵە بەکاربێنن سێمیان ئەگەر ئەمانەشیان نەکرد باشترە نەوت لە دەبەیەکە بیبن کە سەرەکەی بە ئاسانی بۆ مناڵ نەکرێتەوە تا چاڵ پرۆڤ یان چییە هەندێک خۆ دەزانی حتا شڕوبیش شڕوبەکە سەرەکەی بۆ مناڵ ناکرێتەوە تۆزێ پستانی ئەوێدا بڵێن زەختی لێکرێت اینجا دوایەوەکرێتەوە باشترە لەو دەبەیە بەکاربێنن یاخود لە دەبەیە کابێکە لە دەبەی ئاو نەبێت ترسناکتنی شتە ئەوەیە نەوت لە دەبەی ئاوەدا بنرێ یعنی حتا ئەگەر هیچ حەلیان نەبوو تەنان لە دەبێ ئەو چیان طبعا ئەمە حەلی هەیە بەس مەبەستە مەگەر دایک و باوکێ زۆر تەماڵ بوو
بارێک بە کوردی وا بڵێن یاخود زۆری مال بوو باشترە ئەم دەبەی ئاوا لە ناو زەرفێکی ڕەشدا بنرێت بۆی مناڵەکە نەیبینێ لەو کاتێک کە نەوتەکە بەکارهێنن نەوتەکەی بێ بکەن و ئیتر جوان سەرەکەی بەستن و زەرفێکی ڕەشیش لە چواردەوریا جوان سەرەکەی قەپاتکەن ئەگەر خوانەکە مناڵەکە نەوتەکەی خواردەوە چی بکرێ باشە نابێ بەی شێک برشێنرێتەوە نابێ شیری پێ بدرێت لەبەرەوەی کە شیری پێیاگەدەی پڕەبێت لەوانەیە برشێتەوە دووەمیان بە زووترین کات لەسەر چاوی نەوتەکە دووری بخەنەوە واتە نەوتەکەی لە دوور بخەنەوە سێمیان ئەبێ ئەو جلانەی هەموو جلەکانی لێدا بکەنن چوارەمیان ئەبێ ئەو شوێنەی نەوتەکەی بەرکەوتووە بە زووی بیشۆنەوە بە ئەو سابوون بە جوانی بۆی کە ئەو نەوتە هەڵەمەژێت و کاریگەرەکەی چەند بەرابەر نەبێ لە پێنجەمان بە زووترین کات ئەبێ بگەێنرێتە نەخۆشخانە چونکە بەڕاستی نەوت ڕاستە بەشی زۆریان بەهۆی چارەسەرەوە باشە بن بەڵام لە حدێکە ئەگەر تێپەڕی ئەمە کوشندەیە فەیتەڵە واتان بەترسی بۆ سەرجانی مناڵەکە مەترسیەکان چین دکتۆر باسی ئۆشمان بۆ بکەیت منداڵگیانی لە دەستداوە خۆی مەترسیەکان لەوانێت تووشی هەوکردنی سنگە بێت تووشی هەوکردنی گەدە و مەعیدا ئەبێت لەوان تووشی خوێنبەربوون بێت کاریگەری لەسەر مێشکی ئەبێت لەوانەیە بێهۆشیکە و ئێمە چەند حاڵەتێکیشمان هەبوو کە لە ساڵن ڕابردووە ڕوویەوە مناڵەکە بەهۆی ئەوەی کە بڕێکی زۆری خواردەوە یا هەوکردنێکی زۆری توش بووە گیانی لە دەستداوە بۆیە خەڵک نابێ بە ئیهمالی بگرێ مەترسی لەسەر ژیانی مناڵەکە دروستەکان لە ئەنجامی ڕێگیریەکی زۆ بەسیت کیشێکی زۆ بەسیت کە ئەکرێ بەو شتانی کە پێشتر باسم کرد ئەکرێ ڕێگەی لێ بگیرێت و نەود نەبرێ بۆیە هیوادارم دایکان و باوکان پێشەوەی لیان خۆمی خۆیان فریای خۆیان بکەون کە باسانترین شێواتوان خۆیان بپارێزن لە ڕووداوی نەوت خواردنەوەی مناڵ بۆی کە بەڵام ئەگەر خۆیان نەپارێزن و ئیهمالی بکەن بۆ دڵنیای و لەوانەیە لێکەوتی زۆ خراپی لەگەڵدا بێت یاخو بەدوادا بێت تەنانەت خوانەکە گەێنە دەزانی مناڵەکەش بەڵێ دکتۆر ئەمێت هەر لە پاڵ نەوت خواردنەوەکە بۆ نەفریاگوزارە خێراکان کە تۆ ئاماژەت پێ کرد باز لە ڕۆڵی دایک و باوک لەم حاڵەتانە بکەیت تۆکو ئەمەژە پێکرد پێویستە نەوتەکە نەبرێت گەربێت و درەنگ بم نەبگەندرێت بە نەخۆشخانە یاخود لەوانەیە لە سەیرانگایەکی دوور بن نەتوان لە کاتی خۆیدا بڕۆن لە ڕێگادا هیچ پێویستە مامەڵێکی لەگەڵ منداڵەدا بکرێت لەوانەیە لەو کاتەدا کاریگەری دەرونیش لەسەر منداڵەکە جێبهێڵن خۆی بە هیچ شێوەیەک نابێت شڵەژان هەبێت لە هەموو با حاڵەتێکە لە هەموو حاڵەتی نەخۆشیەکە لە گەورەیە لە بچووکە نابێت شڵژانی دایک و باوکە بێ بۆچی هەموو شڵژانێک کاریگەری دەرونی زۆ خراپ لەسەر و منداڵە دروستەکان چونکە تۆ کە شڵژان دروستەکەی هەر مناڵەکە بەم ترسانە زۆر لەوانی کاریگەری زۆ خراپتری لەسەر بێ لەوانەیە وا بکە کە مناڵەکە بشڵەژێ و بڕشێتەوە لە حاڵەتی ڕشانەوە کاریگەری نەوت خواردنەوەکە چەند بەرابەر زیاتەکە واتە ئەبێ بە دووری بکەن لە شڵەژان تەنها ئەوەیە زۆر بەهادی سەرچاوی نەوتەکە دووریەکەن ژلەکانی لێداکەنن ئەو شوێنی نەوتەکەی بەرکەوتووە جوان ئەی شۆنەوە هەوڵەدەن لە ناو سیارەیە پەنجەرەکان جامەکانی بۆکەنەوە بۆی هەوایەکی فرەش هەڵمژێ بە ئیسراحەت تا گەێنە نەخۆشانە هەموو پەلەپەلەکردنە یا شڵەژانێک کاریگەری زۆ خراپترێ بێ لەسەر مناڵەکە بە تایبەتی لەوانی بێتەوە شانۆی مناڵەکە کە کاریگەری نەوت خواردنەوەی چەند بەرابەر بێت بەڵێ لەم نەورۆزەدا ئەمێت باز لە منداڵی نەبەکان بکەیت ڕێژەکەی زیادی کردووە بە تایبەت لە کاتی سەیرانگا و چون بۆ سەیرانگا و ڕێژەکەی چۆنە زیاد دەکرێت لەو کاتانەدا لە هەمان کاتدا باز لە هۆکارەکەیشمان بۆ بکەین بەڵێ خۆی مناڵی نەبەکان بەڵێ زیایی کردووە ئێمە من خۆم داوامم هەبوو لە بەشی منداڵی نەبەکان لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوون کە ئەو بەشەمان هەیە لەوێ هەفتەی پێش نەورۆز نزیکی بە هەفتەیە 4 مناڵی نەبەکان لەدایک بوو داخل کرا بوو 4 بۆ 5 مناڵە بوو بەڵام بەداخەوە لە ئێوارەی 20 مانگ تا ئێوارەی 21 مانگ 11 حاڵەتی مناڵی نەبەکان هەبوو کە ئەکرا گومانی ئەوەکەین کە ئەمانە پەیوەست بێ یاخود پەیوەندی بە و ئاهەنگێڕان و چوونە دەرەوە و قەرەباڵغیەوە بێ کە لەو کاتانە خۆتان نەزانی گەلی کورد بەهۆی نەورۆزەوە ئاهەنگەکانی نەورۆزەوە چێتە دەرەوە و ئاهەنگی گێڕە لەو کاتەیە بۆیە گومانی زۆر گەورەکە حتا لەو کاتێک کە خۆمە چوم بەسەر نەخۆشەکان ئاگەڕام هەر بەشێک لە نەخۆشەکان خۆیان یان وتەمە بەرهەمی نەورۆزە واتە خۆیان دانیان بۆیە ئەناکە ئەمە پەیوەندی بە نەورۆز و چوونە دەرەوە هەیە بەڕاستی بۆی ئەگەر بەگشتی باسی هۆکارەکانی مناڵی نەبەکان بکەین تەمان هۆکارەکان زۆرە یعنی یەکێ لە هۆکارەکانەوەیە کە ئەم بەریەککەوتن یاخود لە توبیا پێوترێت ترۆماواتە زەبرێکی بەربکەوێت یانی زەبرێک بەردایکەکە یاخو بەرزکی بکەوێت کە بێت هۆی مناڵی نەبەکان ئەگینا هۆکارەکان هەر لە مەسلەی ناتەواوی کڕۆمۆسۆم لە هەمانکادا هەوکردن لە کاتی سکپڕیا ناتەواوی ڕەحمی مناڵان بۆ نمونە ئیلتیهابات خواردنی دەرمان گرتنی ئەشعا کۆمەڵ هۆکاری زۆری هەیە کە ئەمانە یاخود مناڵی دوانی و سیانی و چواری کە هەبێت لەوانەیە ئەمە بەنەبەکامی لەدایک بن لەوەرەوەی ڕەحمی تەحملی ئەمە ناکە
بۆیە هۆکارەکان زۆرن بەڵام زیاد بوون لەو ڕۆژەیە بیسەبت ئێمە گومانەکەین کە پەیوەند هەبێ بەوە چونکە ڕۆژی دواتر ڕێک ڕۆژی دواتر یەک مناڵی نەبەکام هەبوو واتە ناکرێت تۆ هەفتەی پێشووتر بە هەفتەیە 4 مناڵە بێ لەو ڕۆژەیە لەم کەمتر لە 24 کاتژمێر 11 مناڵ لەدایک بێ ڕۆژی دواتر ڕێک ڕۆژی دواتر یەک مناڵ لەدایک بێ بناڵی لەبەکام کەواتە شتەکە زۆر وازە و ڕوونەکە پەیوەندی بە ئەم ئاهەنگگێڕان و چوونە دەرەوەیە هەبوو کە لەو ڕۆژەیە بەشی زۆری گەلی کورد چوبۆت دەرەوە بۆ ئاهەنگگێڕان بۆ خۆشی دەربڕین بۆ ئێمە هیوادارین بەڕاستی دایکان و باوکان زۆ بە وریاییەوە مامەڵە بکەن چونکە لەوانەیە ئێمە لەگەڵەوەیانین کە خەڵک نەچێتە دەرەوە ئێمە لەگەڵەوەیان کە خەڵک چێتە دەرەوە زۆر ئاسایی تەنانەت وەرزش بکات چونکە وەرزشیش لەو کاتیا پێویستە بەڵام ئەبێ بە وریایەوە مامەڵە بکە چونکە هەموو ئەم تەنانەت وەرزشیش بۆ ژنی دووگیان وەرزش دیاریکراوە کە تا چەندێک بێت بە شێک نابێ وەرزشی تووڕی تیاابێ و ئاهەنگگێڕان ناکرێت و شوێنە کە زانیان زۆر قەرباڵغا مانەوەی زۆری تیاابێت تایەتی لە ساریە سەریعی یاخود بە خۆ دەزانین ڕگاوبانەکان زۆر خراپن لەوانەیە ئەمە ئەبێتەوەی ئەوەی کە ئەم مناڵە بۆیە بخۆیان بە دوور بگرن چونکە باڵینە بەکان کە 27 هەفتە لە ئێمە جاریوە دەیەتەنە 2 مانگ 3 مانگ ئەمێنێتەوە بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر پیشدار عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان بشێکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی زۆر سپاس بۆی ئەوش